کاتێک دەسەڵاتی ستەمکار و شاگردە سیاسیەکانی دەبنە هاوستراتیژ بۆ دژایەتی ئیرادەی خەڵک. بۆچی میدیای دەسەڵات و شاسوار عەبدولواحید بە بەرنامە دژایەتی هەوڵی یەکخستنی دەنجی ناڕازی خەڵک دەدەن؟ خاڵە هاوبەشەکانی ئەم دوولایەنە بۆ دژایەتی دروستکردنی بەرەیەکی فراوانی ناڕازی کاریگەری چییە؟ بەڵگەکانی ئەم هاوپەیمانیەی دەسەڵات و شاسوار عەبدولواحید چین؟ لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆنی سیاسی لە هەرێمی کوردستان دەسەڵات هەمیشە یەکێک لە ستراتیژیە سەرەکیەکانی کاری لەسەر کردووە پەرتکردن و یەکنەگرتنی ئەو هێزانە بووە لە چوارچێوەی پرۆژەیەکی هاوبەشدا بۆ ئەوەش جگە لە تواناکانی خۆی هەوڵی داوە سوود لە ڕێگای تر وەربگرێت کە نوێترینیان بەکارهێنانی هێزی سیاسی پاشکۆی خۆیەتی بۆ ئەوەی لە ڕێگای دروستکردنی دووبەرەچی و بڵاوکردنەوەی بێمتمانەی ڕێگری بکات لە کۆبوونەوەی دەنگە ناڕازیەکانی کوردستان لە چوارچێوەی پرۆژەیەکی هاوبەشی ڕزگاری نیشتیمانی بۆ ئەم قۆناغا لە ماوەی ڕابردوو لە پێناو نەفەوتانی دەنجی خەڵکی ناڕازی و ئۆپۆزیسیۆنی کوردستان چەندین دامەزراوە و کەسایەتی دڵسۆز لە نێویاندا دەستگای ستاندەر دەست پێشخەریان کرد بۆ دروستکردنی لیستێکی فراوانی هەڵبژاردن بە مەبەستی کۆکردنەوەی دەنجی ناڕازی کوردستان و جێڕانەوەی ئومێد لە ڕێگای دامەزراندنی نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان لە بەغدا و کارەکەش چەند قۆناغێکی بڕی وتراوە کە ئامانج و کاتی هێرشکردن یەک بێت ئەوە سەرچاوەکەشی یەکە با ناو نیشانەکانیش جیاواز بن ئەگەر وەک بنەمایەکی سیاسەتکردن لێکدانەوە بۆ ئەم ڕستەی سەرەوە بکەین دەبینیم بەڕوونی بەسەر دەسەڵات و تیمی میدیایی و پەرلەمانی شاسوار عەبدولواحید دەچەسپێت. بۆ نمونە سەیر بکەن پەیجەکانی لایەنەکانی پارتی و یەکێتی و شاسوار عەبدولواحید بە یەک ستراتیژکاریان لەسەر شکست پێهێنانی ئەم هەوڵە کرد. بۆ نمونە ئەمە پەیج و لاپەڕەکانی پارتیە چۆن لە یەک کاتدا بابەتێکی پەرلەمانتارێکی تیمەکەی شاسوار عەبدولواحید بڵاو دەکەنەوە دژی یەخستنی دەنجی ناڕازی خەڵک. ئایا بینیوتانە دوو لایەن بەڕواڵەت دژایەتی سەرسەختی یەکتر بن کەچی بەم شێوەیە بابەتی نەیاری خۆیان بڵاو بکەنەوە؟ ئایا دەکرێت ئەمە وەک سوودپەیەک ببینین یان پیلان ڕێژی تێدایە؟ ئەوەش پەیزی چەند بەرپرسێکی باڵای یەکێتیە بە هەمان شێوە بۆ لێدان لەم پرۆژە نیشتیمانیە بابەتەکەی پەرلەمانتارەکەی شاسوار عەبدولواحیدی بڵاو کردووەتەوە. ئەوەش پەیزی میدیای فەرمی تیمەکەی شاسوار عەبدولواحیدە پارەیەکی زۆری بۆ سپۆنسەرکردن بۆ ئەم بابەتە دەرخان کردووە بۆ ئەوەی بگاتە زۆرترین خەڵکو و زۆرترین بێمتمانەیی بڵاو بکاتەوە بۆ جێبەجێکردنی پیلانە درێژخایەنەکەی دەسەڵات بە ئامانجی سوودکردنی بەرەی ناڕازی و نەهێشتنی متمانە. پەیجەکانی پارتی و یەکێتی و شاسوار تەنها بە بڵاوکردنەوەی بابەتەکان نەوەستاون بەڵکو هەر سێلایەن لە یەک کاتدا بە پارەیەکی دزراوی خەڵک سپۆنسەری زەبەلاحی بابەتەکانیان کردووە. بێگومان دەستپێکردنی هەڵمەتەکەیان لە یەک کات و هەمان شێواز ئەم ڕاستیمان بۆ دەردەخات کە میدیاکانی دەسەڵات و شاسوار تەنها ڕۆڵ دابەش دەکەن لە نێوان خۆیاندا بۆ یەک مەبەستی شاراوە کە ئەویش لاوازکردنی دەنگە ناڕازیە بوێرەکانە کەواتە دەستگای ستاندەر چی کردووە بەم شێوەیە دژایەتی دەکەن. ماوەی زیاتر لە 17 ساڵە دەستگای ستاندەر وەک دامەزراوەیەکی میدیایی و ڕۆشنبیری و مەدەنی و توێژینەوەی ئەهلی لە هەولێر کار دەکات. سەرڕایبڕینی هەوراز و نشێوێکی زۆر ئێستا بەهێزێکی زۆرەوە وەک تاکە دامەزراوەی میدیایی و ستراتیژی ئەهلی سربەخۆ دژی دەسەڵاتی گەندەڵ لە هەولێر بەردەوامە کە نوێترین هەوڵیش پێش هەمووان پشتیوانیکردنی کەیسی گیراوان و سزادراوانی بادینانە لە ڕێگای ڕاستپاردنی تیمی پارێزەرانی خۆبەخش و سەردانی مەیدانی و بەنێودەوڵەتیکردنی کەیسەکانیان هەروەها ڕخنەگرتن و بەشداری لە خەباتی مەدەنی و هەوڵ بۆ کۆکردنەوەی دەنجی ناڕازی و ئۆپۆزیسیۆنی خەڵکی کوردستان ئەمانەش هەمووی لە پێناوهێنانە پێشی مۆدێلێکی نوێی سیاسی لە کوردستان بەڵام وەک دەگوترێت ئەگەر شۆڕشم پێ نەکرێت پێم تێک دەدرێت. شاسوار عەبدولواحید لە کاتێکدا ئێستا لە پرۆژە سیاسیەکەی بە تەواوی شکستی هێناوە و زۆرینەی ئەوانەی خاوەن پێگە و کەسایەتی بوون لە لای پاشەکشەیان کرد. کارەکەی بۆتە جێبەجێکردنی ستراتیژێتی دەسەڵات بۆ بڵاوکردنەوەی بێمتمانەیی و پەرتکردنی بەرەی ناڕازی خەڵک لەم چوارچێوەیەشەوە کەوتۆتە بڵاوکردنەوەی کۆمەڵێک هەواڵی ناڕاست و هەڵبەستراو وایە دەستگای ستاندەر سەرپەرشتی هەوڵی دروستکردنی لیست بۆ باڵێکی یەکێتی و بەرهەم ساڕح دەکات. لە کاتێکدا خەڵکی دڵسۆزی کوردستان ئەوە دەزانن ئەمە یەکەم جاری نییە ناوبراو شەڕی خەڵکی دڵسۆز دەکات و دەیەوێت بەسی خوڕ و دەستی ئەم و ئەو وەسەفیان بکات. شێروانی و هاوڕێکانی باشترین بەڵگەن.
لێرەوە چەند پرسیارێک دەخەینە بەردەم ڕایگەشتی بۆ ئەوەی وەڵامی بدەنەوە. کۆکردنەوە و یەخستنی دەنجی بەرەی ناڕازی کوردستان یان پەردکردن بۆ چەند لیستێکی بچووک کامیان لە خزمەتی خەڵکی کوردستانە. بۆچی دەبێت یەکێتی لە پشت هەوڵێکی ئاوا بێت لە کاتێکدا ڕوونە ئەگەر ئەم هاوپەیمانیە دروست بێت ئەگەری ئەوە هەیە لە ناوچەی جێنفوزی یەکێتی بتوانێت زیاتر لە 10 کورسی پەرلەمانی بەدەست بهێنێت. ئەگەریش دروست نەبێت دەنگەکان هەمووی پەر دەبێت و بە پلەی یەکەم یەکێتی لی سوودمەند دەبێت. ئایا هەوڵی سەرخستنی ئەم هاوپەیمانیە لە بەرژەوەندی یەکێتیە یان بە پێچەوانەوە تێکدانی کە وەک ئەوەی تیمەکەی شاسوار عەبدولواحید دەیکەن؟ ئایا سیاسیەک کە هەمیشە بۆ شکاندنی نارەکانی تۆمەتی سیخوڕی و نائەخلاقی دروست بکات بۆ نەهێشتنی متمانەی خەڵک دەتوانێت ببێتە نمونەیەکی جوانی سیاسەتکردن بە ئەخلاقەوە؟ ناکرێت گومانی ئەوە بکەین کە ئەرکەکەی تەنها هەوڵ بێت بۆ سوکردنی خەباتی ئۆپۆزیسیۆن و بەرەی ناڕازی کوردستان؟ دوجار ڕایگشتی دڵنیا دەکەینەوە دەستگای ستاندەر لە هەوڵەکانی بۆ بەرگریکردن لە خەڵکی دڵسۆز و یەکخستنی دەنجی خەڵکی ناڕازی بەردەوام دەبێت و خەڵکیش لە کۆتایی دەزانێت چێ دڵسۆزە و چێ دەستی ئەم و ئەوە بۆ پەردکردنی دەنجی خەڵک.